بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لە بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان دوای مانگی پیرۆزی ڕەمەزان پێتانەگەینەوە. ئومێدەکەی نەم وەرزەی کە لە بەردەمانایە بتوانین لەسەر کۆمەڵێک چەمێک لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ ڕابوەستین بە ئومێدیەوەی کە سوودی هەبێ بەو کۆمەلگاکەمان سوودی هەبێت بۆ تاکەکانی کۆمەلگا. ئەوەی بە پێویستمان زانی لە یەکەم ئەڵقەی ئەم وەرزەی بەرنامەکەمان باسی ئەخلاق بکەین. زانین ئەخلاق چییە؟ کامەن ئەو بەهانەی کە لەسەری ڕادەوەستێ، ئەو ڕێبەرانەی کە بۆمان دیاریەکەن، ئەوەی کە لە فترەتەوە بۆمان ماوەتەوە، ئەوەی لە عادەتی کۆمەلگە بۆمان دیاریەکە، ئەوەی ئیسلام قسەی لەسەرەکە. شتێک هەیە بە ناوی ئەخلاقی ئینسانی هەیە، مەسەلەن پێوتری ئەخلاقی ئیسلامی. ئەمانە چین؟ چەند ناوێتی یەکترین؟ ئەوەی خۆراوە لەبارەی ئەخلاقەوە پێمانەڵێ کە شتێک نییە بەدەر لە داهێنراوێکی کۆمەلگا تاکوات دروستە. لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا محەممەد عەبدوڵڵا، مامۆستای زانکۆ و توێژێک لەسەر ئەم چەمک و بابەتاکەین. سەرەتای بەرنامە بەگەرمی بەخراتین بەڕێزیانەکەین. خێر بێت. زۆر سپاسانەکەم، خواسە کەوتوتانکە ئینشاءڵڵا. مامۆستای بەڕێز بۆی بچینە ناو بابەتەکەەوە پێم خۆشە پێناسیی ئەخلاقمان بۆ بکەی. ئەخلاق چییە؟ بەچی دەوترێ ئەخلاق؟ بەڵێ بەلاوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕێز و حورمەتم هەیە بۆ هەموو بینەرانی ئازیز، سپاس بۆ هەموو ستافی کەناڵی پەیام، واروەها داوەخوازین لە خوای گەورە کە وشەکانمان کە دێڵێن ئینشاءڵڵا بۆ ئەو بن لە پێناوی ئەودا بێ و بتوانین چەمکێک یا بەشێک لە زانیاری لە خەرمانی زانیاری خەڵک دەوڵەمەند بکەین ئینشاءڵڵا. ڕاستیە کاتێک کاچین بۆ وشەی ئەخلاق، ئێمە بە کوردی یا بە کوردی کە پێڵێن ڕۆژ یا بە عەرەبی کە پێی دەوتری ئەخلاق، ئەم وشەیە سەرچاوەیەکی هەیە کەویش وشەی خولوقە یا وشەی خولقە. لە لای زانایان کاتێک کە دەچنەوە بۆ پێناسی ئەم وشەیە دەگەڕێنەوە بۆ ڕێگە ئەسلەکەی کاڵێن وشەی خولق لە ئەسڵا بە معنا چەند واتایەک هاتووە، بە معنا عادەت، بە واتە سروشت، طبیعەتی ئینسان، ئاین، زایدەن بریتە لە مروءەت و کەسیەتی کابوو هەر چواری توانە بە کورتی بە شێوازێکی گشتر کە ڕاغیبی ئەسفەهانی زۆر جوانتر لەمە وێنایە کا دەڵێ ئەخلاق بریتە لە سوورەتە معنەویەکەی ئینسان. کاتێ مرۆڤ سوورەتە جەستەیەکەیمان هەیە ئەم هەیکەلەیە، بەڵام سوورەتە مادیەکەی ئەم هەیکەلەیە، بەڵام سوورەتە معنەویەکەی بریتە لە ئەخلاق کە بریتە لەو سیفەتە جوانانەی، ئەو ئاکارە جوانانەی کە تەمسیلی ئەم جەستەیە تەمسیلەکە و لە واقعا بەرجەستەیەەکە بەوە دەوتری ئەخلاق. بۆیە دەڵێ خەلق و خولوق فەرقەکەیان ئەمەیە. خەلق مەبەستی پەیوەندی بەلایەنە مادیەکەوە هەیە کە هەیکەلە مادیەکەی دروست بووە، بەڵام کاتێک کەڵی خولوق بریتە لە هەیکەلە معنەویەکەی کە ئەم جەستەیە تەمسیلیەکە لە ڕووی لە کردار و لە جوڵە و لە حرەکەتەکانی کە سێبەرێکە لە ناو ناخی بەرامبەرەکەی بەرجەستەیەەکە و خۆشی کەسێتەکەی پێ بەرزەبێتەوە بەوەڵندەوە دەڵێن ئەخلاق. کەوا بوو ئەخلاق بەم معنەوە پێناسەیە بێ هەموو ئەو چوارشە لە خۆوە گرێ، هەم عادەت و نەرێتێکە کە لە ئینسانە بەرجەستە بێ، هەم ئەو ئاینەشە کە ئینسان پێوی پابندە و لە هەمان کاتە سروشتێکی ئینسانی خۆی کە بەڕێیەکە لە ژیانیشە، لەگەڵ ئەوەشە هەمووی کۆی کەرۆ لەگەڵ کەسێتیەکە کە ئەم کەسێتە لە ناو کۆمەڵا موقعەیەکی دروست کرۆ بۆ خۆی. ئەمە وەکو پێناسە زبانیەکەی کە ئاشتنەوە سەر باس کردی. بەڵام کاتێکچین بەلای زانایانی فەلسەفەی پەروەردەی ئیسلامی کاتێک کە باسی ئەم بابەتە ئەکەن لە بینی چەند زانایەکە کۆمەڵی پێناسە هەیە. ئیمامی غەزالیکی کە لەوانی کە زۆر لەسەر بابەتی ئەخلاق قسەی کردووە و هەروە لە پێشی ئێوە جۆرجانی بە هەمان شێوە ئیبن مەسکەوی پێشی هەردووکیان کە لەسەر ئەم بابەتە قسەیان کردووە. جگە لەوە چینەوە بۆ ناو فەلسەفەش ئەفلاتۆن و سوقڕات و ئەوانەی قسەی خۆیان هەبووە لە پێشتریشا لەسەر بابەتی ئەخلاق. ئەوان وەکوڵین پێناسە گشتیەکەی کاتێک کە بینی لە لای زانایانی پەروەردەی ئیسلامی کە باسی ئەخلاقەکەن و غەزالیش و جۆرجانی تقریبا لەگەڵ ئیبن مەسکەوەیە هەمویان یەکەگرنەوە لە پێناسە گشتیەکە کە ئاڵێن بریتە لە ئەخلاق بێتە هەیئەتون ڕاسیخەتون فی نەفس، بریتە لە جۆرە لە حاڵەتێکی بەرجەستەبوو لە دەرونی ئینسانە. ڕاستی بەمانتان لە ناو ڕۆحی ئینسان و ڕۆحی ئینسانە بەرجەستە بووە، تەسطر عنها الأفعال. لەم هەیئەتەوە لەم حاڵەتەوە کردارەکانی ئینسان یەن دروست ئەبن ڕۆژانە دەکەونە کار من غیری ڕەویەتین ولا فکر، بەبێەوە ئینسان ڕابۆسێ و بیرکاتۆ لێی
کە دەگەکەوێتە بەرموقعێک و بەرکارێک و ێستا تۆ بە شێوازە مامەڵاکەی ئەو شێوازە مامەڵەکردنە پێڵەن ئەخلاق ئەوە چی دروستی کردووە ئەوە حاڵەتێکە لە نەفسی ئینسانە لە دەرەنجامی کۆکردنەوەی کۆمەڵی زانیاری بۆ دروست بوو کە بێت وا مامەڵە بکەی ناویان ناوە ئەخلاق غەزالی دەفەرمێ بۆچی دەڵێ من غەیری ڕەویەتی ولا فیکر چووکاڵێ هەر کات ئینسان بە تەصەنوع هات ئیشێکی ئەنجامدا و ئەخلاقی تا بەرجەستەکەت پێ ناڵێن ئەوە خاوەنی ئەخلاقە ئەوە متەصەنیع لە ئەخلاقا بێ ئەخلاق شتێکە کە ئینسان پێویست ناکا بیری لێ بکاتەوە جەنابی مامۆستا هەر لە فیترەتەوە ئەمێنێتەوە لە ناخا مەسەلەن گەڵاڵا بێ و دوای ڕەنگەداتەوە لە کردارەکانە یانە بێ سەرەتایەک هەبێ بۆ دروستبوونی دوای لەدایک بوون بەڵێ خودی لە پێناسەکۆگە سەرنج بین مەسەلەی ئەخلاق یا مەسەلەی بڵێن کاروباری ئەوەی کە پێوتێ مەسەن ڕۆشتی بەرزی ئینسانی پێش ئەوەی کە ببێتە کردار ئەبێ عیلم بێ زانستە پێش ئەوەی کە مەسەن ببێتە فعل ئەبێ تەقافە ڕۆشنبیری بێ وعی بێ بۆیە کە ئەبێ لە پێش هەموو ئەمانەیە ئەوە دروست بێ لە ئینسانە جامجار کرد ئەبێت چاوەڕێ ئەخلاقی بۆیە کە سەرنج جەید لە قورئانە زۆر باشتر ئاماژەمان بۆ کاکە ئەفەرمێ آمنوا وعملوا الصالحات دائما إيمان بيشي عمله بۆ چونکە ئیمان لاەنە بڵێن فکریەکە ئایدۆلۆژیەتەکە علمیەکە بۆ ئینسان بەرجەستاکە لە ڕووی معریفیەوە لە ڕووی معریفیەوە تۆ بێ ئەخلاق بناسی نەفس فێری ئەخلاق ببێ ئەم جاتوانێت دوای بیکا بەکردار تەطبیقی کا بێنێتە بەرجەستەوە بۆیە لێردا لە بینی زانایانە مەسەلەیەکی لەوانە کانت مەسەلەن کانت زۆر جوان پێناسی ئەخلاقەکە کە دەڵێ ئەخلاق بریتیە مرتبطە بە ئیرادەیەکی ئینسانی واعی ڕۆشنبیر تێرکراو بە دین بە کللتور بە ئەخلاقی ئینسانیەکان ئەگەر ئەمەی لەگەڵا نەبێ ئەخلاق دروست نابێ نەسی ئینسان خۆی بۆ خۆی خاوەن و دارای چەندین هێزە چەندین توانای هەیە ئەم توانانە پێویستی بە ڕێخستن هەیە ئەم ڕێخەرانە کێن کەوابوو تۆ توانی مەسەن ڕۆژنبیریە بەشێکی ڕۆژنبیریە بەشێکی عادەت و نەرێتن بەڵام لێرەدا دوجار ڕۆڵی ئاین لێرەدا چییە ڕۆڵی ئایمەتایە بڵم ڕۆڵی ئیسلام بە تایبەتی بڵم ڕۆڵی ئیسلام لێرەدا چیە کە قورئان مەسەیان شەریعی خوای گەورەیە بریتیە لە بەهێزکردن گواستنەوەی قۆناغەکانی ئەخلاقا لە قۆناغی باشە بۆ باشتر یعنی ئاین ئەم ڕۆڵا بینە ئینای لە ئینسانە توانێت لە ژینگەیەکە ئینسان توانێت لە وعی لە سەقافەی لە خوێندنەوەیەکە لە سەیریکردن لە دیبینکردن لە بیرکردنەوەیەکە فێری شتێ لە ئەخلاق ببێ جۆرە لە کاردا جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ واقعەکە دروستکە کەوابوو فیترەتی ئینسان خۆی بۆ خۆی هەڵگرێتی بەڵام چی بەهێزیەکە چی قووەتیەتاتێ چی ئیکا بەکارێکی بەهێز چی کا بە جوانتر ئەمە دینە لە پشتیەوەیکە بۆیە قورئان ناوی ناوە ئیمان کە بێتێ لە معریفەکە بێتێ لە زانینەکە بە شێوازێکی تر بڵێم منم تا ئەبوو ئەو تێگەشتنی کە تێگەشتم لە قسەی زانایان و فەلسەفە و تەقریبەن زانانی فەیلسوفەکان و پێشینی خۆمان و تا ئێستاش ئەوەندا ئەزانم کە ئەخلاق بێ عیلم بێ ئەخلاق بێ معریفە بێ ئەخلاق بێ ڕۆشنبیری بێ ئەبێ فکر بێ ئەبێ پێشتر ئەمە لە ئینسانات کرابێ دروست کرابێ ئەم جا دواتر ئەبێتە تەنها فیترەتێکە بۆن لە مناڵیەوە لەدایک بێت تا 5 ساڵ هەر خویەک با بڵێن لەو دەوروبەری کە ئیگرەی ترە بێتە بنەمایەکی هەمیشەیی بۆ ئەمە مەسەلەن ئەوەی کە دواتر هەتایە مەسەلەن چ کردارێکی بە شوێندا دێ ڕنگدانەوەی ئەمەیە کە مەسەلەن تا و تەمەنە 5 ساڵیەکە خۆی پێوە گرتووە لە ڕاستی ئەوە بەسەنە گونجەی نیسبی بە مطلقانیە بۆ هێندێک کەس لە هێندە ڕۆ لەوانێ بۆ هێندێک کردار ڕاست بێ بۆ هێندێک کردداری ناوماڵ و ئایل و خێزانمەند لەوانێ ڕاست بێ کلتووە و چۆ شێوازێکی عرف و عادەت بەڵام بۆ هەمووی وانە چونکە ئەم قاعدەی ناتوانین گشتیکەین بڵێن گشتگیر لە هەموو جۆرێک ڕنگدانەوەی ئێمە ئەخلاقەکانمان ڕەندانەوەی تەنها کۆمەلگا یاخوبێت لە فیترەتێکە لە سەی پەرۆ دەبوو چونکە خوای گەورە لە باسی فیترەتە زۆر واقع باسمانەکە فەرمێ فطرة الله التي فطر الناس عليها ذلك الدين القيم لقرآن كباسي فطرتك في باسي خلقة دروزبوني إنسان كخوا دروسي كدوا أفرمي ومن راهنا وإنسانا لسر شواز راهن راوة كلسرتا ومعرفة الله لناخيا هي هس أكاب بوني خوا هس أكاب بوني جواني هس أكاب بوني باشي هس أكاب بوني خوشي هس أكاب أماني همو هيتيا ذلك الدين القيم أجر إنسان نقر روحي ناخي خويا بروا براسي أوا ما ملك الدنيا روشتني جابلين بردواموني كي راسقينه بويك فطرات كعلين فطرات أو خلقة خويا حتما ئەم مادە ئینسانی هەڵگری ئەمەوانی ئەگەوانە وانەیە توانی فێر ببێ نێتوانی مەسەرەن ئەمانە وەربگرێ بۆ یەکا فێتەکە خۆی هەڵگرە بەڵام ئەم فێتەکە هەڵگرێتی پێویستی بە شتێکی تر هەیە لە دەرەوە تەقویکا بەهێزیکە بۆیە سەرنجەیە ژینگە دەبێتە هۆکاری گۆڕین پێغەمبەری خوا فەرمی مناڵکە دایکە بێ خۆی فێتەکەی پاکە وەکو مەسەلەن خامادێکی خامواتانێ بەڵام ئەمجا دایک و باوکێتی و هەویدانی و مەجیسانی و نەسیرانی چی لێکە ئەها کەوابوو شتێک هەیە کاریگەرە سەر دروستەکە ئەی گۆڕێ
ئەمە بەلادا ئەم فطرەتەکە هەڵگیری مادە باشەکەیە خامە جوانەکەیە ئەمادە خامە چۆن تەوزیفەکەین با نمونێ مەسەن بێنینەوە بۆی وازەحتر تێبگەینەوە کاتێک ئێمە زانین مەسەن هەمومان چاگەدەین لەناو زەویدا شەکر مەسەن بۆ یا لەناو قامیشێکە شەکر وەرەگرین یا مەسەن ئاو وەرەگرین ئەم ئاوەی کە تو کەسێ وەرێگرێ لەوانەیە ئێمە یەکەین بە مادەیەک مەسەن شتێکی خزمە بە ئینسان بکە کەسێکی تر قوبەلێکی هەردووچین پێ دروستەکە یەکێکی تر لەوانەیە مادێکی مخەدری پێ دروستەکە هەر ئاوەکە خۆی مادێکی زۆر چاکە ئەم مادە خاتە بەڵام کاتێ ئەم مادە خامەکە من تێکەڵ یەکەم لەگەڵ کەرەستەکانە ئەو کاتە منم ئاراستەکەیە گۆڕم بە ئاراستەی باشیان ناباش و خراپە ئینا خۆی شتێکی چاکە خۆی بەڕاستی ئاو خزمەتەکە بەڵام ئەم ئاوەیە دەوانەیە سەدان جا بەکارەتی بۆ شتی باش سەدان جا بەشتی خراپ بەکار کەواتە لە بابەتی ئەخلاق ئەوانەی کاریگەری لەسەر دروستەکەن چی؟ ئەوانی مەسەرەن کاریگەری لەسەر ئەو فیترەتە پاکە دروستەکەن کە مناڵێک لەگەڵ خۆیان لەدایکە بێ و یا خۆی گەورە داوێتی بە هەر مرۆڤێک لەسەرەتای لەدایک بوونیە باشە تا لەو تەمەنە مناڵە دوایی ئەو لایەنانی کە کاریگەری لەسەر دروستەکەن جەنابەت ئاماژەیەکت پێدا کە دینێکێکن لەوە چی ترمان هەیە کاریگەری لەسەر ئەم ئەخلاق یەکەم جارە گەڕێمەوە باسم بۆ ژینگە بۆ خودی خێزان کە دایک و باوکن کە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام باسێکە یەکەم کاریگەری ئەوان لەسەر خودی منداڵێک کە ئەگەر پەروەردە بێ وەکو منداڵ سەیریکەن لەسەر کەس ئەخلاقی کەسێک چونکە ئەوان بۆ یەکە ئەگە سەرنج بین قورئان یا بڵێن شەریعەی ئیسلامی زۆر باسی ڕۆڵی دایک و ڕۆڵی باوکەکە کاتێکەکە خوازبینی یەکترەکە نەفەرمێ کەسێ بخوازن کەوا من تەرضەونە دینەهو وەخولوقەهو زۆر تەکی لەسەر ئەماکە لە مەسەلەی زەواجە دوایە فەرمێن وجعل بینکم مەوەدەة وەڕەحمە لایەنێکی ئەخلاقیە کە خۆشەویستی و میهرەبانیکێکە لە کۆی مەفهوم ئەخلاقیەکان مەوەدەش بە هەمان شێوە بەشێکە لە ئەخلاق هەموو ئەوانە لە نێوانی دایک و باوکە بۆ ئەمانەکەتە ئەکاتە خاڵی یەکەم و خاڵی سەرەکی چونکە ئەمان ژینگەیەکی لەبارن بۆ ئەوەی کاریگەری زۆر بەرامبەر و ڕاستەوخۆیان هەیە لەسەر خودی ئەو ئینسانە لەسەر خودی ئەو منداڵەکە پەروەردە بێ ئەمەش معیارەتی ئەوە دروستەکەم ئەگە ئەو دوو کەسە پێک و دوو مامۆستای کارای لێهاتووی باشی پەروەردەکراو بن ئەتوانن عادەتە جوانەکانی ناخی خۆیان گوازن و بەسەر منداڵەکانیان بۆچی مەسەرەن دایک ڕۆڵی زیاترە لە باوک لە خێزانە چونکە دایک دارای حەنان و خۆشەویستی زۆرترە و هەروەها ئەوە مامۆستای سەرەکی منداڵ باوک سەرقاڵە بە ئینفاق و مەسەلەی خەرجیەکان و دەرەوەی ماڵ ئەوەندە ئەرکی خەرجی و ئینفاق لەسەر دانراوە لە شەریعەی ئیسلامیە 19 بەندی مەنەفەقە لەسەر باوکە یەک نەفەقە لەسەر دایک دانراوە بەڵام 19 بەندی خەرجیمان هەیە لە شەریعەی ئیسلامیە هەموو باوک پەیداکە پیاو پەیداکە بەڵام دایک متفەڕیقە بە تەواوەتی بۆی کە معنای خۆشەویستی و ڕێز و میهرەبانی و گەورەیی و خواناسین و ئەخلاق و هەر چیشتی بەهای جوانە بێ دایک فێریکە هەندەی مناڵیش چاوی لە هەڵسوکەوتی دایکێتی مامۆستایەکی کردداری بەڵەوە لە باوک نییە ئەمە حقیقەتێکە ئیسلامی زۆر گرنگی داوە دایکی متفەڕیقە بۆ حاڵاتەکەوا بوو ژینگەکە یەکەم جا بەڕاستی خێزان دایک و باوکە کە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر منداڵەکە ئەم جا دواتر کە ئەم گەورە بێ ودەودە یەتە ناو کۆمەڵگەوە دووهەم جار ئەوێتە ئاراستە کۆمەڵیەکەیتی و دەوجاجادەنە و خێزانە و خاڵەتی پورزاکەیەتی مامێتی ئامۆزایە کۆمەلگا وردە دروستە بێت فراوانترە بێ لە خێزان تێدە دەرەوە دەچێتە ماڵی خاڵ و خاڵۆزا و پورزا لەویش تەجاوز دەکە ئەهلی گەڕەکە دراوسەکانن دەوروبەرەکەیەتی ئەمانە هەمویان کاریگەری دیسان دروستەکان کاریگەری خاڵی دووهەمە لەوە پانتر فراوانتر بیرکەینەوە جای نەسەرەوەی کە تاما مەرحەلی تەمەن بلوغەڵێم پێش بلوغی بەسەری سەر قۆناغی قوتابخانە و مەدرسە ئەوانە کە تێکەڵاوبوون دیسان لەگەڵ چینێکی تری دەرەوەی ناو خێزانەکەیە ئەوەش کاریگەری دروستەکە لەسەری ئەم جا دوایەوە بۆ خاڵی ئەخیریان دێتە سەر ئەمە چوارەمیان ئاین ڕۆڵی گەورە ئابینە لێرەدا ڕۆڵی ئیسلام لە قۆناغی بلوغە دەست پێەکە لەسەر کەسەکە خۆی بەڵام بۆ دایک و باوک هەبێ هەر لە مناڵی لەگەڵ یابێن ئیسلام دەیەوێت چ کاریگەریەک لەسەر ئەمەدا بنێ لەسەر ئەم عاتیفە تاکە مەسەلەن چ ئیزافەیەکی هەبێ بەڵێ ئیسلام بەڕاستی ئیزافەکەی چییە قسێکم کرد لە پێشاوتم ئیسلام ئەگونجێ ئینسان لە ناو خێزانەوە لە ناو کۆمەڵگەیە لە ناو ژینگەکە فێری ئەخلاق ببێ ئەگونجێ ئینسان بە ئایدیایەکی تریش ئایدیای ئیسلامیشی نەبێ فێری ئەخلاق ببێ هەندی ئەخلاق هەیە فێری بوو بێ ئەگونجێ ئینسان لە فکرەیەکی مەسەلەن ئیلحادیشەوە فێری ئەخلاق ببێ بەڵام ئیسلام چی ئەکات ئیسلام ڕۆڵی ئەوەی هەیە ئەخلاق لە ژینگی باش و گازت بۆ باشتر دائما ئیسلام ڕۆڵی ئەمە ئابینێ کە فەرمێ فەیەتەبیعون ئەحسەنەهو ئێمە ئەحسەن الذين مثلا کە مەسەلەن قسەیان هەیە قەولی ئەحسەنیان هەیە دائما قسەی ئەحسەنیان هەیە ئەحسەن الأعمالیان هەیە بالئحسان ئیشەکەن کەوابوو ئیسلام ڕۆڵی ئەمە ئیضافەکەی چی ئیضافەتانە کە دەڵێ ئەم ئەخلاقە بڵێ ئەمەش باشە بەڵام باشترین کامەتانە لەمەیە
ئەوەیە کە ئینسان دایمەن بەرەو باشترە باتە سەرەوە بەردەوام بڵێت بێت لە هەڵکشانە بێ نابێ ڕازی بێکدانە عورف بێک عادەت بێک ئەخلاق بێ جۆر مامەڵەکردن پێشمان دەڵێ هەموو شتێک ئەخلاقی خۆی هەیە چونکە ئەخلاق لە ئیسلامە تایبەت نەکراوە تەنها بڵێن بەس بە ڕێزگرتن لە دایک و باوک و هەڵسو کەوتن لە ناو و خێزان و ناو مزگەوت و ئەوانە ئەخلاق لە خودی خۆت و دەست پێکە لەگەڵ خۆتە بۆ هەموو ژیان وەکو قسەکەی کە غەزالی ئەفەرمێ هيئتك الراسخة لنفسها تصدر عنها الأفعال في كل مناحي الحياة حبوج ولا كان جاني حتى يسام دانش نكيم توسم كرسية أخلاقي خويه أبن شواذ دانش شو قام قاش خمس سر إيرو شواذ كم الله ما أخلاقي دانش يسا كرسينية واني أجمع سكرسي ما بشتاو يم يعني بيبكم ليرالة والله أخلاقي يسا كرسينية سلام رجعنا يجي من خورده ودس أخلاقي خرابي سياسة واني هموش مثلا كابرن حتى نسام أم بينو سيدسي من أجهال يجرم لشريعة إسلامية أخلاقي خويه داري أو بينوسي كهلا قد يكم راستي بيبنوسه كشتك بينوسي هو يدروي مينوسه بي نكز نو قلمات زيان لخلق بي أخلاقي خويه أم أويك هاي خون بي مرة أخلاقي خوي بدأت راس هاليجرا بس يقوم بخوره إن ليروتي جين أتوانين بلين إسلام يعني واتا أخلاق إسلام مثلا ما دام بأخلاق جتنا هم كأكان بلا إسلام بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي إنما بعثت ليتمم مكارم الأخلاق بلا ما يعني أي إسلام يعني ترى ديشي زور وهاو تاكرا ولا الأخلاق لها مكان أو فرمودية ساوي سنباسي كم استدلال استقصى كي خون بهو استدلال كم كل شيء إسلام رولي شيء ساوي إضافة كي شيء نقل كدنو قواستنوي مجتمع كومل يا إنسانة لقناغي أخلاقي كي باش بو باشتر شو بيغمري إخوة فمن مكارم أخلاق نيفروا من أتمم الأخلاق في مكارم كان طاوكم يعني إضافة كي بيغمري إخوة صصب بو باشا يعني كان هي بلا هي بلام باشتر كان يعني أو إذا كومل هي باش بيرازين بلام إيه إيش بباشترك ويفرمي أتمم مكارم الأخلاق كأول مكارم الأخلاق شيء أخلاق بريزة كان يعني بريز ترين يعني جوان ترين مثلا بقول منا لو أنا أو خوادنا ودش وازي هي بلا جوان بعشا كما الله الإسلام لم دش وازا كامل جوان تلاتو أو حاجة بجاك هو شون تشبيه نبي إنسان لنومي ويك هذا سببه باشترين باشترين هلا بجيري كما الله مثلا كذا كتودا عن شيء لكو لنا مش مزيكا شوازي دانشن كان شوازي كي هي بلان بو أو جيجي كامل بو شخصي دي جوان تلاتو دانش مثلا اگر سرنج بين حتى على مسألة دعوة على مسألة قصة كده مع برامبر خلقها قولا لين برامبر كان أخلاقي داعي برامبر كذا كقصي بوكا كزول ظالم زو استمكاره فقولا له قولا لينا خوي يقول فيلي كافر من أمن بوتو باشا كذا كخوي يقول باسي عباد الله كافر من عباداني من يستمعون القول يقرن بهم مقصيك كاوي إنساني مسلمان لمجتمع نابي والله فلان بخاق سري لنا بسمارات شو كأما ديني نية أو مثلا مشركة أو نازل فلسطين عليه يقول لهم كسر بقرة يقرب ومكز بلام شيء فيتبعون أحسنه لا ما أنا كمان زواج عن ترى كأبو قد مجتمعية ما سانسول لسق بيستنو قصة كذا خلق هذا نانين لستاكي مسلمان وتاكي مسلمان بيلقاهم كسكاتي قلبه به بلام كي از شيب كان باشرة بيوري كي بدنا معياري كي أخلاقي معناه فيتبعون أحسنه إيمانا لين راسية كان ملا أو يتو معنا ولا أنا جوانترين أنا أعميها هذا زور بقوته يعني كابراي برامبر قصة زور بواقع توقص كاين عليهم يرافض شيء راح هم رافض كدوا هم إن شاء الله كاك قبول ما بلام أمان قبول ترى أمان بلاو جوان ترى أما أخلاقية كأما بيوتي كاوي إسلام براسي مضافة كأما يكيك لو سيما جواناني شريعي إسلامي كسيما كي زور حضارية داب إنسان أويج أوتاني كاليد معنا ولد وخيكا معرفة إنسان لدوخيكا بمين توزيز أطمع أخلاق زانستا أخلاق ثقافية أخلاق معرفية دائما معرفة قابلية زيادة روجانا لقلب بيشكوتني جاني إنسان بيشكوه كمعرفة إنسان زيادة كر أبي أكار أخلاقي كشمان بهمان شيء وخلقشاني أبي بروجوان تلبروا معقول نيم بلي والله إمام شوازي معاملة أخلاقي من صالكاني بنجاكان شون بوا أبي استشارها بهان شيء وبي جراج ما وصلتك معنى هي بناوي أخلاقي إسلامي يعني بلينا أخلاقي إسلامية وأخلاقي اشتكاني ترى باولين يعني صفاتي شيء تريد لنا بعض من أتوانم بقصي كتير على الزكام الإسلام براسي أويك الإسلام باسي أخلاق هم يعني إنسانين هيج أخلاق جنية الإسلام أنه ينابي أخلاق إنساني نبي بوي إنساني وأخلاقي الإسلام تشتي تكل كلام بيك وليك جانا كلينه القرآن زور أمي بس بطاعتي بس بعدين كإنسان وقرآن إنسان وشريعتي خواي جورا دوشتي أوزان كلاون ناتوين ليك يعني جاكينه
هەرچی قورآن باسەکە هەرچی شەریعەی ئیسلامی باسێک بێ ئەخلاقی ئینسانیە بەڵام بە معنایەکی ئەگەر بین ئێمە لە زانستی بەراورددا بەڵێن بەراوردی ئەدیان کە دینێکی ئیسلام و دینی مەسەڵەن مەسیحی بێنین دینی جوولەکە بێنین مەسەڵەن بوزی بێنین بەراوردی کە لە علمی زانستی بەراوردی ئاڵێن ئەمە ئەخلاقی ئیسلامی و ئەخلاقی بوزیە کەواتە مەفهومە مخالفەکەی ئەمەیە ئەوەی کە خراپ بێ لە ئینسانیەت چۆتە دەرەوە نەکەوە مەسەلەن ئیسلام ئیزافەیەکی نەکردو بۆ ئینسانیەتێکە بەس با وەکو جەناب دوتێت باشتری بەرەوە باشتر بدوێتی بەڵام ئەوەی کە خراپیەکە لە بەرامبەر ئەخلاقی ئیسلام یا لە ئینسانیەتەکەش چۆتە دەرەوە نەکرد لە ئیسلامیەکە بەڵێ هەرچێ مەسەڵەن بۆ نمونە ئەگەر هات و ئەخلاقێک بێنەوەتی ئەخلاقی ئینسانی ئیسلامیش نییە ئەخلاقەکە ئینسانیش نەبی ئیسلامی نییە هەرچێ مەسەڵەن وەکو بڵین چوار قاعدەی جوان هەیە توانین بەڵام ئەم چوار یاسایە بکەنە پێوەری یاسایە بکەنە پێوەری ناسینی ئەخلاق لە ئینسانە کە بن ئەخلاقە بەهێزەکان مەسەڵەن هەموو فاکتەرە لە ئینسانە کە پاڵ بنێ بە ئینسانەوە من بجوڵێنێ بۆەوەی ئاعتراف کەم کە بەرامبەرەکەم خاوەنی صیفەتێک زیاتر لە منە ئەوە مەکاریمی ئەخلاقە لە ئیسلامە هەر هەستێک لە منە هەبێ ڕژ نەبم بەرام کەسێک هەیە هاوڕێی منە بەڵام صیفەتێک جوانتر لە منی تایە علمێ لە من زیاتری هەیە ئەخلاقە لە من جوانتری هەیە شتێک کات کارێ بێ یا مەسەڵەن جۆرێک لە پیشێکی چاکتر لە من دەزانێ بەرهەمێک جوانتری هەیە ئەگەر من لە ناخی خۆمە هەستێکم هەبوو دانم نا بە چاکی ئەوە وتم ئەو پیاوە شایستەیە ئەخلاقیەوە ئەم اعترافم کرد ئەوە مەکاریمی ئەخلاقە ئەگەر پێچەوانەی ئەمەم هەبوو ڕەزیلەی ئەخلاقە یعنی ئینسانێکی بێ ئەخلاق بۆ معنایە چونکە من تەکەبوری دەرونیم هێندە گەورەیە ڕێم پێ نادا دامرێ مەچاکی بەرامبەرەکەمە بۆچی قاعدەیەکی تر هەر جۆرە فاکتەرە لە ئینسانە ئەگە فاکتەر بێ پاڵ بنێ بۆی کە بڵێ دان بنێ بڵێ بەرامبەرەکانی من کۆمەڵە مافێن لەسەر من پێویستە من بەرامبەریان ئەدایکەم و دانی نان بە مافیەکانیشەوە هەستا بۆ جێبەجێکردنی ئەوە قیمەی ئەخلاقە ئەگەر پێچەوانەکەی هەستم نەکرد من کۆمەڵە کەس هەیە لە بەرامبەری منە کۆمەڵە مافی لەسەر منە من نەچمە ژێر بارەکەیوانێ ئەوە ڕەزیلەی ئەخلاقە بۆ مانا بێ ئەخلاق خەدارای ئەخلاقم لە بەرامبەر ئەو بابەتەیە کە هەوو ئەخلاق بە مەفهومی ئەوە ئینسانیە ئەگەر مەسەڵەن من هەستکەم بەوەی کە هەموو بەرامبەرەکانی من لەگەڵ منا دەوروبەرماژین کۆمەڵە مافیان لەسەر من پێویستە ئەگەر من نەچمە ژێر باریەوانێ کە هەموو جۆرە بێ ئەخلاقیم هەیە لەم بوارەدا خاڵێکی تر هەر جۆرە فاکتەرێ لە ئینسانە کە پاڵ بنێ بە منەوە بە هەر مرۆڤێکەوە بۆ دەربڕینی سۆز میهرەبانی بەرامبەرەکەی خۆم لە هەر شوێنێک و هەر پلەیەکە هەبێ هەستکەم کە بێ سۆزی بەمێ یا پلەیەکەمی لەو پلەی خۆمە هاوکاریکەم توانەکەم خەمە خزمەتیەوە ئەگەر ئەمەم تیا بوو خاوەنی مەکاریمی ئەخلاقم پێچەوانەکەی پۆستم هەبوو دەسەڵاتم هەبوو هێزم هەبوو یا شتێکم هەبوو نەمتوانی بە سۆزێک بە قسەیەک بە مادەیەک بە دەسەڵاتێک هاوکاریکەم لەو بوارە بێ ئەخلاق بوو کەواتە ئیسلام بۆ خۆی هەندانێکی گەورەی هەیە بۆ دروستکردنی ئەم قاعیدانەی کە جەنابەت ئامادەیان بۆوەکی لە ئینسانێکە هەرسێکیان ئایا هەرسێکیشان لە سۆنگەی ئیمانەوە سەر چاواگرن مامۆستا ئەو شتانە چین کە لە ئەخلاقی ئیسلامی و ئینسانیەمان بەنە دەرەوە ئەوانەی کە من لە ئەخلاقی ئینسانەکە و ئیسلامەکە دەرمانەکەن بەڕاستی زۆرن ئەو شتانێک کە بڵێن کە لەوانە بیبژێ ئەگەر باسیکەین ئەم مەبدەئانەیە گرنگترینیان نەبوونی ئەم مەبادیئانە ئەگەر ئینسان لە ئینسانە خاوەنی مەبادیء نەبوو هەموو کاتێکە پێناسی ئەخلاق بەم شێوازەکەین بۆچی پێغەمبەری خوا فەرمێ دین و ئەخلاق دین مەبادیئەکانە ئەگەر ئینسان لە ژیانیا دارەی مەبدەئێک نەبوو واتە فکرێک ئایدۆلۆژیایەک نەبوو ئایدۆلۆژیایەکی ڕەسەن کە لەگەڵ کرۆکی ئینسانە بگونجێ بەشێ لە بەهای ئەخلاقی لەدەستەدا و ئینسان دەخاتە دەروی ئەخلاق قسەیەکم هەیە هەموو کاتێک ئەگەر لە بیرمان بێ ساڵەکانی هەشتاکانەمان خوێندەوە کارل مارکس لەگەڵ ئەنجلای لەگەڵ لە کتێبەکانیانە ئەمان نووسی بوو ئەیگو ئەخلاق شتێک نییە بە معنای شتێکی بوونی هەبێ بەڵکو کۆمەڵێک حەزە یا بەڵێن سیمایەکە برجوازەکان لە پشتیوە خوان حەشارداوە بۆ زاکێشانی پارەی خەڵکانی فەقیر و هەژارەکان چەوسانەوەیان هەر خۆی ئەو قسەیە بەڕاستی خۆی بۆ خۆی جۆرێکە لە بێخلاقی جۆرێکە لە نهێشتنی بەها چونکە ئەگەر قیم هەبێ لە ئینسانە ئەگەر ئینسان خاوەنی دارەی مەبدە و مەبادی بوو مەبادی ئەواکە لە ئینسان بیگەرێتەوە لەوەی کە خیانەت لە بەرامبەرەکەی نەکا زۆر مستەم نەکات هەموو ستەمکارێ بۆچی پێڵەنستەم بۆچی پێڵەن تاغی بۆ پێڵەن تاغی چونکە لەبەرەوەی یەکێک لەم پایانەیەکە لەم یاسایانەیە دوو یاسێ لەم ستونانەی دەرپەڕاندووە شکاندوێتی چۆتە ئەو دیوی سنوورە ئینسانیەکەەوە لەبان بازنی ئینسانەکە مامەڵە ناکە بۆیە تاغیە بۆیە چونکە بەسەر سنوورەکە بازی داوە
مەبدەئەکەی نەماوە ئەگە خاوەنی فرعون مەبادی ئینسانی نەبوو بۆیە کە ئامادە بوو کوڕەکان بکوژە و منیەکان بێڵێتەوە بۆیە ئامادە نەبوو ژیان ببەخشێ بە خەڵکانێک ئەگەر لەژێر چای دەسەڵاتی ئەویش ڕازی نەبن بە حکمەکەی ئەو بۆیە کە ڕازی نەبوو پیاوان و وەچەی بنەماڵەی بێڵێتوانە کە لە عەشەد و بنەماڵەکەی نین چونکە بۆ قیەم و بەهاکەی مەبدەئەکەی واز نێهێنا بەکەوابوو مەبادیێکی کە لە ئەساسەکان بەڕاستی بۆ پارێزگاری لە ئەخلاق جا ئەم مەبادی ئێمە پێڵن دین ئیسلام پێڵە دین دینێکە کە لە ئەساسە مەبدەئە گەورەکان بۆ پارێزگاریکردن لە خودی ئەخلاقی ئینسانەکە ئەگەر دین نەبوو ئینسان بەرەو هەم هەڵدەرێکە ڕوا بکاتە ئەو کاتە بۆیە کە وەکو پیامبەری خوا فەرمی ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت خۆ مەسەلەن بۆچی ئەگەر ئیذا لەم تەستەحی نەبوونی حیالێکی دروستە بێت نەبوونی مەبادیەکە کە ئینسان حیا بۆ دروستان دروستەکە چونکە حیا خۆی بۆ خۆی ئەخلاقە لە مەبادی دروستە بێ کاتێکەوە و کۆتۆ دین نەما هەموو شتێک کاتە بە ئارەزوی خۆت دەکەی وەکو چۆن لایانی تەفسیری تریشی هەیە بەڵام قسەکە ئەمە نوقتەی یەکەم خاڵی دووهەم بەڕاستی بریتە لە نەبوونی ڕۆشنبیریەکان ئێمە جاهیلکردنی کۆمەڵگا ئەسڵی جەهل خۆی بۆ خۆی زۆنگاوێکە بۆ بە ئەخلە بەلا بەهاداربردنی ئەخلاق بۆ بەلادانی ئینسان ئەو کۆمەلگانی کە بینی بەسەرن پێشینەکان سەرنجی مەسەرەن ئێستا بڵێن بۆ ماباستەکەن ئەڵێن لە هێندە لە وڵاتان هەیە ئێستا تا ئێستاش کۆمەڵە خەڵک ئەزین سا وەحشین بۆ معنا حەزاران پێ نەگەشتووە نازانن کارەبا چییە نازانن پۆشاک چییە تا ئێستا پۆشاک ناپۆشن بۆ چوو تا ئێستا هەر لە جەهل ئاماونەتەوە ژینگێکی داخراوی بچووکە کابوو جەهل واکە لەوەی مەسەن کۆمەڵگەی واشمان هەیە زۆر بەهۆی ئەوەی کەوت مەسەن کاتی ویستوانە بەسەر زاڵ ببن جاهیلکردنی خەڵکەکەی ئەساس بۆ جاهل بۆ لادان و بۆ دەسەڵات دەسەڵات پیاکردنی یەکێ لەوانە مەسەن ئەگەر ببێن لە مؤتەمەری تقریباً بڵێم ساڵی 1922 کاتی خۆی حرەکەی تەبشیری مؤتەمەرێک گرێ لە قودس باسێک لە ماکاڵێ ئێمە ئەگەر بمانەوێت لە شەرقی ئەوسەتا کە هاتوین حرەکەی تەبشیر نامانێت خەڵک بێتە کەنە مەسیحی چونکە مەسیحیان تەکریمە بۆیان بەڵام وەرن لە ئەخلاقیان لایەندەن جاهیلیان کەن بەرامبەر ئەخلاقەکەی خۆیان ئێوە وان کەن شتەکەی خۆیان لێ تێک بن کەوابوو ئەوان بە حرەکەی تەجهیل هاتونتە ناو کۆمەڵگەی ئیسلامی ئەڵێ تۆ وەرە دینەکەی خۆی لێ بیبەرەوە بەڵام مەشی لە مەسیحی چونکە هێناتە مەسیحی ڕێزی لێناوە ئێمە نامانەوە تەکریمان لێ بنین بە پێچەوانەوە وەرە با لەسەر دینەکەی خۆی بێ بەڵام لە بیری بەرەوە لێی تێک بتە ئەوەی کە لە بەڕسمی یانێکی کە لە فڕۆتۆکۆلەکان کە بە بەڕسمی کەرا لەسەر کردووە کەوابوو جاهیلکردنی کۆمەڵگە جاهیلکردنی ئینسان بەرامبەر ئاینی بەرامبەر کولتوری بەرامبەر قەومی بەرامبەر بیر و ئایدۆلۆژیەکەی خۆی بۆ خۆی زۆنگەیەکی زۆر لەبارە بێ ژینگەیەکی زۆر لەبارە بێ بۆ ئینسان بەرەو لادانی ئەخلاقی بەرێ چونکە دەکە تۆ بەهای ئینسان ئەگەر دینە ژینگەکەتە دەوروبەرەکەتە تۆی زانی کە لە ژکویا ژیام و لەگەڵ کێ ژیام و ئەم چۆن ژیاوین و خەڵکی من چۆن ژیاگەم مێژۆم لەبیر چوو ئێستا گەنجی ئێستا سەردەمە سەرنج بە مێژووی 20 ساڵ پێش ئێستا لەوان لەبیر نەبێت هیچ معرفەیەکی بەرامبەری نییە لێکابوو ئەتوانێت بە ئاسانی شتی دەستە تۆمارکە چونکە لە شعوری ئەم کەسانە چۆڵ کراوە لە کۆمەڵی عادات و ئەتوار و ئەخلاق و شتەوەکەی خۆی کە ئەمە شتێک نییە جێگرەوی بە پایاکە جێگرەوەکەی ئەوەیە کە خۆی ئەوێ وەکە ئاراستەی دابدنەکەی زۆر بە ئاسایی ئەتوانێت بڕۆ بە ئاراستێکی نادروستە ئەمە خاڵێکی دووهەمە کە ئەسبابێکی زۆر گەورەیە لەم سەردەما بەکارهێنەوە ئێستاش لە هێزار بەردەوامە و زۆرە لە دەستگاکانی هەتا ڕاگەیاندن و مەسەن سۆشیال میدیاش بەڕاستی لە خزمەتی ئەم حاڵەتایە خزمەت بەم بوارە زۆرەکە خاڵێکی تر کە زۆر سەرەکیشە دەبێت لە هەمان شێوە لە لادانی ئەخلاقی کۆمەڵگەی ئەین کۆمەڵگە بەتابەتی و مجتەمەعاتی ئینسانیە بریتیوە بەڕاستی لە نەمانی ڕیسالە ئێمە هەموو قومێک هەموو گەلێک خاوەنی بۆیە خوای گەورە لە قورئان فەرمێ هەموو گەلێک ئێمە پێغەمبەرێکمان بۆ نادوو ڕیسالەیەکی خۆی هەیە شانازیکردن بە ڕیسالەی خۆتەوە شانازیکردن بە پەیامی خۆتەوە خۆی بۆ خۆی پارێزگاریەکە حوسونێکە حەسنێکە قەڵغانێکە بۆ پارێزگاری ئەگەر تۆ ئەم ڕیسالەیەت نەما خاوەنی ڕیسالەکەت نەبووی لەکوێوە ئەزانیت لەکوێوە دەست پێ بکەم هەموو جاربوون وتومە ئەگەر ئێمە دین نەبوایە ئاین نەبوایە بە ئێمە بۆتایە چۆن باوکمان وتای بە باوک بەدایکمان وتایە دایک ئەوە برایە ئەوە خوشکە ئەوە مامەوە پورە لەکوێوە بەژیان دەست پێکەم لەکوێ کۆتاییم پێهێنا بەچی مامەڵەمە کرد چۆن زەواژمانە کرد باشخرابێت چۆن دیاری ئەمە زۆرمان دیاری ئەکردن ئەمانە بەڕاستی هەمووی زادی ڕیسالەیەکە بۆ ئێمە دروست کردووە کاتێککە معتەزیلە و فەلسەفەی ئاگوت وەڵا ئەگەر دینیش نەبێ ئینسان حوسن و قوبح بزانێ ئەخلاق بزانێ بەڵام ئەگەر سەرنج بین لە پێشی ئەو معتەزیلەیە ئاینێک هەبوو پێیوتین ئەوە قەبیحە و ئەوە صحیحە
ئەگە ئەو باگراوند و خەلفێتە زانستی ئینسان نەبووە و ئێستا تەزیرەوە و فکری ئەفەلسەفەش نانزانی ئەوە باشەوە خراپە کەوابوو هەر باگراوندە خەلفی عیلمیەکەی کە خەلفێتێکی ڕیسالە ئاسمانیەکانە بەردەوام بۆچی لەگەڵ درێژایی ژیانی ئینسانە خوا ڕیسالی نردووە لەگەڵ بە گوێرەی توانەکانی ئینسان و معریفەی ئینسان و عەقڵی ئینسان وحیدا بەساندووە هەموو هەر قەوم و چیرێک و جیلێک مەسەڵەن ئەندازەیەک لە دوایین ڕیسالەیە خاتمی هەموو ڕیسالەکان قورئانەکە هەموو پەیامەکانی تایە هەمووی بە گوێرەی قۆناغەکانی ژیانی ئینسان شتی پێداوین بۆی تاکو ئەو دروستکا بۆمان کە خەلفێتە دروستکە خەلفێتێکی زانستی ئێمە بتوانین قیامەکانی خۆمانی پێپارێزین با ئینسانەکانی پێپارێزین. زۆر باشە جەنابی مامۆستا دەستخۆش بەڵست باڵین لە پەی کرانەوەمان ئەوەی کە پێوتری عەولەمە لە سەردەمی ئێستاماون هەموو بەم بارودۆخەی تیا خوڵقاوە کە ئێمە بەشێکین دەی ئێمە لەم ڕۆژهەڵاتە کراوینەتەوە بەڕووی فکری خۆراوایە بەڕووی تەکنەلۆژیای بەڕووی پێناسەکانی خۆراوایە بۆ هەموو کایەکانی ژیان لە نێوەندیشە ئەخلاق ئەوان پێیان وایە مەسەلەن کە وەکو جەنابە دامەزت پێدا ئەخلاق شتێ نییە بێجگەل لە داهێناوەکانی کۆمەڵگە بێجگەل لە هەندێک حەز و خولیا و ئەو بابەتانە مەسەلەن سەپێنرا بێ بەسەر تاکا بەسەر کۆمەڵگەیە ئەم جۆرە قەناعەت و بیرکردنەوە پێناسەشە ڕووی کردوتە ئێرە ئێستا مەسەلەن بارودۆخەکە وای لێ هاتووە خەریکە مەسەلەن لەم جۆرە قەناعەتانەش لێرە مەسەلەن پەیدا بوون هەند ئیشی لەسەرەکەن بەڕاست ینی ئەم قسەکردن لەسەر ئەخلاق بەم مەفهومە خۆر ئاواییە تا چەند زیان بە کۆمەلگاگەینە بە پێچەوانەوە تا چەند سوودی هەیە وایە بەڵێ لە ڕاستیدا بە دووگەڕێنەوە بۆ دووشتی سەرەکی کە پێویستە ئێمە یەکەم پێوەرە زانستیەکانمان ئێمە کە دراساتێک یا تێژینەوەکەی لەسەر هەر بابەتێک لە دوو ڕۆیەکەن ڕوویەکیمان هەیە کە ئەوەی کە لە دنیای چاو ببینین ئەیبینین بە دەستمانایە دنیای ئەزمونکردنە بەشێکیشمان هەیە دنیای میتافیزیکەکەی ئەو دیوێتی کە ئێمە لێمان دیار نییە ئەم دیوەی کە لێمان دیار نییە ئەمە خۆمان ئێمە ناتوانین پێبەری ئللا پێویستیمان بە وەحی هەیە پێویستیمان بەو کەسە هەیە کە شارازای ئەم جیهانێت تێمانگەینە کە وەحیە ئەمە تێشی کە دیاردەکەی کۆمەڵاتی کە ئێمە ئەیبینین ئەتوانین بڵێن لە ڕوویەکیەوە ڕاستە بڵێن ئەخلاق چییە دیادێکی کۆمەڵاتیە بۆ مانە ئێنە ناو مجتەمەعێکە هەر مجتەمەعی هەر کۆمەڵە کولتور و عادەتی خۆی هەیە بەشێک لەم قسەیە وایە بەشێک لەم قسە ڕاستە چونکە ناتوانێت بڵێ مطلقا غەڵەتە بەشێکی ڕاستە کاردانەوەیە دەرهاویشتەیەکە یا بڵێن دیادەیەکی کۆمەڵایەتیە لە دەرەنجامی مجتەمەعێکیان گرتووە پێکەوە ئەم عورف و عادەتێکیان خوڵقاندووە بەسەن بۆ نمونە کەسێکی تورکی لەگەڵ کەسێکی کوردیا مجتەمەعی تورکی لەگەڵ مجتەمەعی کوردیا کۆمەڵە عادەتیان هەیە خۆمان هەمومان ئیسلامیشین بەڵام سێکی کۆمەڵە عادەت لەوێ هەیە کۆمەڵە عادەتیش لێرە هەیە لەوێ لەوێ لێرە نییە هەشە مشتەرەکە نێوان هەردووکمانە لە عەرەب و لەزەن لەگەڵ کورد و تورکا مەسەن فاز لەگەڵ هەمومانە ئێمە تێکەڵاوی ئێمە لەگەڵ مەسەن نەتەوەکانی ترا عادەتمان هەیە بەشێ لەمە ڕاستە دیادێکی کۆمەڵایەتیە بەڵام هەمووان نییە ناتوانانی ئەمە بکەینە قاعدەیەکی تامی بکەین بۆ هەموو وەکو چۆن مەسەلەن بە مانایەکی تر بڵێم توێژینەوەی ئێمە تەنها جەقلەوسەکە بکەینەوە بڵێن تەنها ئەخلاق بریتە لە دیادێکی کۆمەڵایەتی ئەمە خۆی بۆ خۆی بەلا ڕادابردنی بابەتی ئەخلاقیە چونکە ئەمە علمیکردنی ئەخلاق نییە علمی ئەخلاق پێمان دەڵێ کە پێشەوەی کە مەسەن ئەخلاق دیار دەبێ ئەخلاق زادەی بیرە زادەی هەستە زادەی نەستە بریتێ لە معریفە بێتێ لە زان لە ڕۆشنبیری کانت قسێکی جوانی هەیە لە سەرەتای یەکێ لە باسەکانی من بینیوە زۆر جوانە فەرمێ دووشت منیان زۆر سەسفڕ هێناوە یعنی یەملەئانی نەفسی ئیعجابا واحتراما دووشت لە دنیادا لیان پرسی و دووشتە چیە وتی السەماء المرصعة بالنجوم فوقي ئەم ئاسمانە ڕازاوە بەموو ئەستێرە جوانانەی سەرم کە ئاوا سەیری دەکەم زۆر پێسەر سامم و زۆر ڕێزیشم بۆی هەیە دووهەمیان والقانون الأخلاقي في نفسي ئەو یاسا ئەخلاقی کە لە دەروونمان جێگیر بووە ڕەبتە لە نێوانی ئاسمان و ئینسانە مقسەکەی وا لە کانت وا تێگەشتم کە پێمان ئەڵێ ئێمە ئەمریکا ئەوەی ئەسمانی ڕازانەوە بەم شتە جوانان و ئاوا تەرتیبی کردووە هەر ئەوەشە ئێمەشی دروست کردووە قانونێکی ئەخلاقی تا دروست کردووین بەوە حیش ئەو قانون ئەخلاقی ڕێگەکرێ کانت لە قسەکانی خۆیان دوای ئەوەی کەم دراسەیەکی زۆری مەسەن نیشتش کاتی خۆی قەناعەتی هەروە بوو مەساڵێ لكل قوم لكل مجتمع أخلاقه هەکەسە ئەخلاقی خۆی دروستەکە من ئەخلاقی خۆم دروستەکەم تۆ ئەخلاقی خۆ دروستەکەی ئەو خێزانە ئەو مناڵە ئەو ماڵە ئەو کێ ئەخلاقی خۆ دروستەکە بەڵام دواتر زانەکان هاتەوتیان ئەمە هەمووی وان نییە بەشێکی لەوە واتانێ ئەوەی کە تۆ ناو ئەخلاق پێڵێن عادەت بەشێکی چونکە متوان ئەخلاق چوار شتە ئەخلاق دینە طبیعەتە عادەتە کەسێتیە ئەم چوار شتەیە بەشێک لە ئەخلاقمان کە عادەتەکەی ڕاستەکەی
دیاردەیەکی خێزانێکە، دیاردەی کۆمەڵایەتیەکە، دیاردەی مجتەماعەکە. بەڵام ئەی دینەکە لە کوێ سێنەکە تری کووە؟ سێنەکە تری ماوە. کەسێت یەکەم هەر دینن، بەشێکی دین دروستیەکە. ئاینیش فاکتەری زۆری بەهێزە کە بێتێ لە بەرەوبردن بەرەو ئاراسە بەرزترینەکەی. لە هەمان کاتیشا خۆماوەتۆ لەسەر مەسەلەیەکی تریشکەویش ئەو طبیعەت و سروشتەی خۆم کە هەمە کە طبیعەتم خۆی بۆ خۆی دارایە و خەلق. بەڵام ئەمانە زیادە نین، هیچیان زیادە گرنگن نەبوونیشیان کلێنی گەورە دروست. هەر چواریان پێک کۆجا ئەخلاق دروستەکەن، بەتەنها دانەیەکیان بەشە لە ئەخلاق دروستەکە. بۆ ئەو دراسەی کاتێکەوە ئەڕوان تەنها بەس لەم ڕوان ڕوانیوە، بەس لە تەنها لە ڕووە عادەتەکان سەرنجەوە. وەکو عادە قسەکە ڕاستە، وەڵام وەکو مطلق بڵێن دۆڵا ئەمە ئەخلاقەمی هەروە وەڵا هەڵێکی گەوراکەن. وەکو ساکو چۆن لە یەکێ لەو دراسە تازانەی تقریبەن کە خوێنوە لەسەر مەسەلەی ئەخلاق شتێکی زۆر جوانەڵێ، ئەڵێ دەدوای لێکۆڵینەوەکان و توێژینەوە گەشتەکان گەشتنەوە دەرەنجامەی کە ئەخلاق نە ئەوەیە تەنها تەخسیسەکەن بە ئینسان خودی خۆیەوە، نە ئەوەشە تەنها دیادەی کۆمەڵایەتی بێ، و نە ئەوەشە تەنها بڵێن بەس لە دینایە، بەڵکو کۆی هەموویان و ئینسان لە ناویانە ئەخلاق. زۆر باشە مامۆستا، ئەگەر ئێمە سەرنجی هەر تاکێک بدەین زۆر مەسەلەن مهتەمە بەوەی ئەخلاق ئەبێ هەبێ وبوونی گرنگە و خۆی بە کەسێکی بە ئەخلاق و باشە زانێ. بەڵام لە کۆی گشتی ئەگەر سیرکن جۆرێک لە کەم و کورتی ئەخلاقیە بینی باشە. ئیشکالەکە لەکوێیە؟ کەم کورتی ئەخلاقیەک دەگەڕێتەوە بۆچی ئیشکالەکە لەکوێیە؟ ئیشکالەکە پێم وایە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ خودی پەروەردەکەمان. لە ئەساسەوە ئێمە نیظامی پەروەردەیی سەرەتاییمان لە کەوتمان باسمان کرد خێزان، لێەوە دوایتر بێنە ناو قوتابخانەکان، دواتر ئەمجار ئاینیەکەمان و ئەوانە ئەو قۆناغانی کە باسم کرد لە چوارەکەی بەڕاستی خەلەلەکە لەوەیە. ئێمە و هەموو کاتوتمانە عەولەمە شتێکە لە دنیادا ئێسەکانە بۆتە بەرچاو، ناڵێ عەولەمە خراپە، هەمووی خراپە، ناڵێ هەمووی باشە. ئێمەش قاعدەی قورئان پێی داوین، ناکرێ ئێمە گوێمان داخین لە هەچی ئەبیستین و هەچی دەبینین، ئەبێ سەیریکەین ویشی بیستین، بەڵام گرنگەوەی جوانترینەکانی هەڵبژێرین. ئێمە بە فێری ئەمە ببین، بۆ یەکە قەت لەگەڵ دنیا عەولەما دژایەتی ناکەین، ئێمە وەکو دۆستایەتیەکی هەڵبژاردن نەکەین، وەکو تەعاملێکی هەڵبژاردنیمان هەیە، بژاردەییمان هەیە. لێرەوە کاوابوو ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە خێزان ئێمە پەروەردەیەکەمان بەڕاستی نظامی پەروەردەییمان لە خێزان دەست پێکەین تا قوتابخانەکان و کۆلێژ و زانکۆکانمان خەلەلی هەرە گەورەیان تێدایە. تاکمان کە پەروەردەکەین خێزانمان نظامێکی پەروەردەیی تۆکمەی بەهێزی نییە بۆ ئەخلاق. ئێمە تا ئێستاکان لەوانەیە نەزانین چۆن منداڵ پەروەردەکەین، هەر کەسەمان بە میزاجێکی خۆمان پەروەردەیەکەین، هەر کەسەمان جۆرێ لە مەنهەجێتمان هەیە. لە کامیانە خەلەلی زۆر گەورە بینی لە خێزانەکەی؟ سەرەتا لە خێزان ئایبینم، ئەم جا دواتر لە قوتابخانەیە بەڵێ لە هەردووکیان چووکەسان بەڕاستی من خۆم دیقەتم داوە، یعنی هێتا ساڵی پار بوو ویستمان مەسەن بڵێن منهەجێتێکی کوردستان چی بۆ پەروەردەی خێزانی نەمانتوانین لەسەر شتێک کۆبینەوە، وتمان نەمانتوانین بڵێ ئەمە منهەجی کوردیە بۆ پەروەردەی خێزانی. ئەگەر لێرەوە بڵێ مەسەلەن بە خێزانێک ئەمە ئیشکالێکی و بیزانێ، بەڵێ ئەم ئیشکالە زانانی پێویستی بە کۆمەڵی خەبیری باشەیە، لێزانی بواری پەروەردەی کۆمەڵایەتی هەیە کە دانیشتن منهەجێکی پەروەردەیی جوان بۆ منداڵێک لە سەرەتایی دەستپێکی قسەکردین کە دەست پێکات تا و کاتێکەوە زەواجەکە لە ناو خێزانە چۆن باوک و دایک مامەڵەی لەگەڵاکەن. ئیشکالێک هەیە مەسەلەن زۆر جار باسەکرێ لە سەردەمی ئێستاشا مەسەلەن لە نووسینەکان لە توێژینەوەکانە زۆر تەرکیزی لەسەرەکرێ. ئەوەندەی خێزانی ئێمە گرنگی بە ئامۆژگاری و پەروەردە بە قسە ئەدا، ئەوەندە بەکردەوە نایگەس. مەسەلەن قسەمان شتێکی ترە بۆ مناڵەکانمان، بەڵام کردەوەکەمان شتێکی ترە. ئەم تەناقوزە خۆی خەلەلی گەورەیە. جاز دەکوتی نیزامەکە پێویستمان بە نیزامی پەروەردەیی دروست هەیە کە منداڵێک مەسەلەن هەیە طەبیعەتەکانیان جیاوازە، تووڕەیە، هەیە منداڵێکە مەسەلەن ڕووکراوە خۆشە، چۆن ئەم منداڵانە هەموو تەعامل لەگەڵانە هەیە، کچەکان مەسەلەن کوڕەکان جیاوازن، پرسیارەکانی ئەو قۆناغانان چۆن وەڵام دەدەینەوە، چۆن منداڵ لە قۆناغی دەستپێکردنی قسەکردنی کەشتت تێگە پرسیاری زۆری هەیە، سەدان پرسیاری هەیە، پرسیارەکە وەڵامی نییە. بۆیە دواتر کە گەورە بێ بۆچی خێرا لەوانەیە ئیلحاد یا مەسە فرگەتە ئیبا، چکە لەبەرەی وەڵامێکی گلێکی پرسیاری زۆر لە مشکایەتی وەڵامی دەست ناکەوتەوە لای دایک و باوکی، لە مجتەمەعیشا کەس نییە وەڵامی باتەوە، ناچار دەڕوا بۆ لای کەسێکی تر وەڵامی باتەوە. ئەمە حقیقەتێکە، بۆیە پرسیارە زۆرەکان کە ناو خێزانە هەن ئێمە وەڵامە بە حازر نەکردون.
دوایێنی نگەینە سەر قوتابخانە پەروەردەی قوتابخانەشمان بە هەمان شێوەیە پەروەردەمان لە قوتابخانەدا لە ڕووی ئاینیە و لە ڕووی مەسەڵەن بڵێن پەروەردە ئینسانیە کوردیەکەمان کە ئاینی لەگەڵ ئەم لایەنەیە چوتمان پەروەردەی ئێستاین پەروەردەیەکی ئینسانیە ئەمەشمان بەڕاستی پەروەردەیەکی لاوازە ئێمە نیمانە ئەگە هەموو کاتە سێدم کردووە بەراوردەکەی لەگەڵ یابان و لەگەڵ وڵاتی هەرێمی کوردستانە سەخەری کە پەروەردەی قوتابخانە جەنابی مامۆستا خاڵیە لە پەروەردە ئاینیەکە بەڵێ خاڵیە منەڵێم هەر پەروەردە ئاینەکەش نا پەروەردەیەکی نیشتیمانیمان خۆزگە هەبوایە خۆزگە پەروەردەیەکی ئینسانی کوردی نیشتیمانیمان هەبوایە ئەوەمان ببوایە ئەم تاکەمان چۆن فێرەکەین لەم وڵاتی خۆمانە دیفاع لەم وڵاتی خۆی کە خژینگەی بپارێزێ ڕێز لە کەسەکانی بگرێ لە داهاتەکەی بگرێ لە ئایندەی بگرێ ئەمانە چۆن فێرەکەی ئینسانە فێرەکەی من یابانێک بێنە لەگەڵ کەسێکی کوردی هاوتایکەینەوە مناڵێکی یابانی لە سەرەتاییەوە فێرەکرێ کە ئەم پاشۆرەی ئەم کاغەزە نەخاتە نەسەر ئەرزەکەوی خاتە نەفتەرەکەی خۆڵەکەەوە هەر بە مناڵی هێشتا لە سەرەتایی هەیە لە سەرەتاییە فێرەکرێ چۆن لە جادەکانە پەڕێتەوە بۆ ئۆپەرەوە لە سەرەتاییە فێرەکرێ چۆن ڕێز لە دایک و باوک و گەورەکانی خوا نەگرێ چۆن پێڵاوەکانی خۆی و جلەکانی خۆی خاتە ناو تاکەکان و چۆن دەرێکا چۆن قەدیەکە چۆن وتویەکە ئەگەر چوە قوتابخانە جانتاکەی لەکوێ دایانێ کتێبەکانی هەناوە ماڵەوە لەکوێ دایانێ هەمووانە بە تعلیم فێر کراوە دواتر کە گەورە ئەبێت لەگەڵ گەورەبوونی قۆراغەکە شەشە گەورەکانیشی فێرەکرێ ئەگەر جگەرە خۆر بێ ئەم جگەرەی کە خواری لەکوێی کێشەیە بۆ ئەم خاتە کوێوە ئەم پاشۆرەکەی حتا مەسەلەن فێر کراوە ئەگەر کەسێک لەوانە مەسەلەن هەیە سەگێکی لەگەڵا کڕی وەڕ هاوڕێیەتی ئێبا بە ناو شوێنە گشتیەکان فێر کراوە ئەگە پیسایی کرد هەڵگەری بخەتە ناو سەرێکی گیرفانیا بی خەتەنەکەی خۆڵەوەی خەتە ناو شوێنە گشتیەکە باشە ئەمە تعلیمە دەستەرنج بە وڵاتێک خۆ مەسەلەن هاتووە کۆمەڵگەی خۆی بە ئەخلاقێکی لە قوتابخانە دەستی پێ کردووە هەمووی لە قوتابخانەوەیە لە سەرەتاییەوە دەستی پێ کردووە هەتا کۆلێژ تەواو کات تا کە دروستەکە لە کۆمەڵگا یێتە دەرەوە کات بەزایانە بە خزمەتی وڵاتەکەی ڕات هەبێ لە جاری وایە ئەگە بڵێن دوو ڕۆژ دەستێک عوتڵەیە پێیان ناخۆشە بۆ دوو ڕۆژ عوتڵە دوو ڕۆژ عوتڵە زۆر لەسەر من بێت و کاتمانەوێت دواکەوین لە پیشەکانمانە وەرە تاکێ دروست و بێڵە دوو ڕۆژ عوتڵەم ناوێ یە ڕۆژم بەسە باشە ئەم پەروەردە بۆچی نەیکەین بۆ ئێمە نیمانە چونکە ئێمە بەڕاستی ئەوەیە نیزامەکەمان لە ڕووی پەروەردەی سفرە تاکێش دوایی کە گەورە بێت تەخەڕوجەکە هیچ لامبالی ئەسڵ نەخەمی هەیە نەخەفەتێکی هەیە نەهاڵگری سۆزێکە بۆ وڵاتەکەی نە خزمەتگوزاری بۆ وڵاتەکەی کەوابوو سەرەتای خاڵی یەکەمی بەڕاستی بێتێ لەمە ئەوێ نظامی پەروەردەییمان لە سەرەتای و تا لە خێزان دەست پێکەن تا کۆتایەکەی نوڵپڵێکی تری ئێمە بەڕاستی مامۆسا ئاینە شارمونک و ئاینی مەسووک و مەسە مسلمانەکانیش ئێمە ئەوەندەی گرنگیمان بە لایانی تقریبا خیتاب و گوتارمان داوە بانگەشەمان زۆرە بەڕاستی ئەوەندە لایانی کردداری و تەطبیقاتمان نییە لە کۆمەلگایمانەوەی خەڵک بە قسە پەرۆ دەکەین کە لە کاتێکا لە فقی ئیسلامیە فقی ئەخلاقی ئیسلامیە قەول کەمترین مەجالی هەیە کەمترین مەودای هەیە بۆ تەربیە زۆرتری هەمووی عەمەلن هەر فەزایەکی دیاریکراویشمان هەیە مامۆستا بۆ پەروەردە ئاینیەکە لە دەرەوەی ئەوەی کە بە حاڵ تۆز غاڵێکی ماوە لە پەروەردە و فێرکردنە لە خوێندنی با بڵێن فەرمی حکومیە تۆزێک پەروەردەی ئاینی هەیە ئەجینا بە دەرلەوە بێتە دەرەوە مەسەلەن لەوانەیە اختیاری مناڵەکە خۆی بێگە بچێت بۆ مزگەوت یان مامۆستایی یا داعیەک مەسەلەن تۆزێک پەروەردەی ئیسلامی وەرگێ جینا نییە یان بەڵێ جەوەش خێکی کە لە خەلەلەکان بەڕاستی ئێمە بێ بیلەمە بکەینەوە تا ئێستا تۆن سەرنج بە مەشتەنەمان نییە دراسەمان نییە مەسە بڵێن ساڵانە ئێمە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ جارە بێن دراسە بکەین 5 ساڵە ئێمە خەریکی پرۆژەیەکین هەر زانین بەرهەمەکەی ئێستا چەنە سلبیات و ئیجابیاتی چییە تا ئێستا ئەمە توێژنەوەی کوردستانان نییە یا بۆچی شکستی هێنا بۆ شکستمان هێنا بۆچی مەسەلەن ئێمە ئەم هەموو توانە خەرجەکەین بەرهەممان کەمە ئەگەر سەرنجی تواناکان بین تۆ ڕاستی ئێمە کۆمەڵگەیەکی ئیسلامین بەڵام فەزایەکمان نییە بۆ پەروەردەی ئیسلامی مشکالێکی گەورەیە بەڕاستی ئەمە خەلەدێکە فەراغێکە لە هەر هەمومانە هەیە ئیتر نابێت کەس بخۆی بە دەرکە هەمومان تیا بەشدارین بە بچووکمان بە گەورەمان بە مامۆسای ئاینی تۆ بە مامۆسای زانکۆتەوە بە ڕاگانکارەوە بە مامۆسای بە حیزبیەوانە بە غیرە حیزبیەوە بە کۆمەڵایەتی گەنجیوامان هەیە لێی بە زۆریشن نەک گەنجیوامان ئەلفوبەی ئیسلامی نازانێ کورە پێشگەرە من حەز مەگەر زانیی تەنها بڵم ئەلفوبەی ئەخلاقیەکەی خۆی بڵێن ئینسانەکەی خۆی وەکو ئینسانی ئامانجە چیە لە ژیانتا لێ پرسی ئەل تۆ ئینسانێکی هێژی تەنها حەزی لەوەی پارێکی باشی دەستکەوێ یا بچێ بۆ خارج وانە دووسێشتی تافی کە هەموو ئەمانە هەموو خەڵکەکەت پێ بە پابندە کاتێکە لە ئەساسە هەتەنها پارە و سامان و ئەوانە هەموو شتێنی بۆ ئینسان ئینسان گەورەتر لەوان ئەوان ئەو پیاەکە ئەوان ئینسان پیا ناکەن ئێمە گەیشتین کۆتایی بەرنامەکەمان قسەیەکت ما بێتەوە زەرور بێ بڵێ من لە خزمەت وەڵا ئەوەی کە زەرورە لە خزمەتە لەلا باسی کەم بریتی بوو لە بەراوردێک لە نێوانی فەلسەفەی ئەخلاقی ئیسلامی و فەلسەفەی ئەخلاقی ڕۆژاواییە بەڵێ
جیاوازیەکەی ئەوەیە فەلسفەی ئەخلاقی ڕۆژاوایی تەنها پشت بە یەک بوارە بەسێک کە بواری عادەت و نێرێتە، بەڵام فەلسفەی ئەخلاقی ئیسلامی پشت بە 4 خاڵی سەرەکیە بەسێ کە بە هەر چواریان ئەخلاق لە ئینسانات دروستەکە، کە پێشەوە پێمانەڵێ ببێ بە وەعی، ببێ بە ئیرادە، ببێ بە خواز، ببێ بە سەریقە، ببێ بە عیلم. دواتر دین فاکتەری سەرەکیەتی بۆی کە دروستی کا بە هێستری کە و هەروەها عادەتە ئەمجا دوایەوە سروشتی ئینسانەکە لە ئەخیرا ئەوێ کەسێتیەک تەمسیلی کا لە واقعەکە پێوتێ مرۆڤ کەوابوو بە کوتیەکەی ئەخلاقی ئیسلامی یا وەڵام ئیسلام بەگشتی دەیەوێت ئینسانە دروستکە لە ڕووی کردداری شەوانە لە ڕووی ئەخلاقەوە هێندە حەزاری بێ، هێندە بەرز بێ، هێندە لە قیمەیە بێ، کەس مەخلوقاتی تر نیگاتێ. تەنها ئەو پلەیە هەیە چونکە تەنها ئینسانە پلە گەورەی پێبەخشراوە و ئەو پلە گەورەی کە ئینسان دەیبڕێ کە پلە گەورەکە ئینسانی خۆیەتی بە ئەخلاق دەیپارێزێ. ئەگەر ئەخلاقەکەی خۆی نەبێ، ئەخلاق ئینسانەکەی نەپارێزێ، پلە ئینسانەکەشی کە لە گەردوونە خوای گەورە بەسەرکردە و بە گەورەی هەموو مەخلوقات و هەموو مەخلوقات خزمەتی ئەوەکە، ئەگەر ئەخلاقی نەبێ ئەم قیمەتەشی نامێنێ، ئەم بەهایە نابێنێ. بۆیە کاتێک خوا فەرمێ وەسەخەڕە لەکم ما فی السەماوات وما فی الأرض جەمیعا منه، هەموو ئەرز و ئاسمان خزمەتی ئاماکە بە چ قیمەتی خزمەتیەکە؟ بە بەهای ئینسان خزمەتیەکە کە بەهای ئینسانەکە خودی ئەخلاقەکەیەتی. زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا محەممەد عەبدوڵڵا مامۆستای زانکۆ ماندوومان کردی. زۆر سپاسانەکەم بۆ تەشیرینەکانت. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی هەڵقەی ئەم جاری بەرنامەکەتان دین و دنیا تاڵقەی داهاتوو بە خواتان سپێرین. زۆر سپاس.